باشە قوربان. سەلام جوتیار. قوربان ئەو هەموو وەسڵەکانە. جوتیار بەڵێ ساڵێکە لێرە بە پاچی ئیش دەکەی. لەخوای بەزیاد. هەموو سەرماگا موچەی خۆت وەرگرتیا. ئارێ وەڵا. مکافەئەش وەرگرتیا. بەڵێ. بەس پێم بڵێ لە ماوەی 2 مانگی 3000 دلار چۆن سەرف کرا؟ قوربان ئێ بە خۆت دەزانی ئەو هەموو کارمەندە دوایش میوانی خۆتاکەن دوای ئەوە وەسڵ مەوجودە تەماشا سێری چوو. قوربان ئەوە سەکەی؟ تەلەفۆنەکی دەکەم. قوربان مۆبایلەکە دانێ من خۆمە شتێک تێدەگەینە. ئەوە دامە. ئەو بەسڵانە هەمووی بە خۆم پڕم کردیتەوە. بۆت پڕ کردتەوە؟ بەڵێ ناچار بووم. لۆ یعنی ئەتوات لێ هات دزی لە کۆمپانیای من بکەی؟ تێدەگەینم ئێستا تێدەگەینم. پێویستم بە پارەی بوو داکە پێویستی بە عەمەلیات بوو. ئەجا کوڕم پارەی حرامە تو داکەت عەمەلیات دەکەی لۆ بە من نەبوو ها؟ لێت خۆش دەبم بەڵام 115 لە معاشەکەت دەبڕم. هەستە بڕۆ دەری ئێستا. باشە باش خواتم بێژ. جارەشێ غەڵەتی وا دووبارە نەکەیەوە. کاک سەفین حساباتەکان زۆر ئاسانە. ئەوە مەلەفەکانی ساڵەکانی پێشوویە دواتر خەرجیەکانە و داهاتەکە. چیەوە؟ دووبارە و سەربازە گەمژەیە هاتوو مشکلێ بکە خۆم حەلی دەکەم. دانشە بخۆم دەڵ دانشە بخۆم دەڵ. کاکە لۆزمان لێ ناینی دەڵی تێناگێت و نەوەڵاوی تێناگات تۆی بڕۆ هەنارە بۆ بانکەم و کێشەکە حەلە بێ. کاکە ئەوەیشم نییە بانکی هەناکەم لێکوارم ئیشەکە پێسپاندرا. ئیشی تۆ لە پشت ئەو مێزە ئەوەیە من چی بڵێم تۆ بە قسەم بکەی هەستا هەنارە بۆ کاک بانکەم. عارف گوتی ئەسڵان لۆینێ بێتە ژۆرم ناتوان هەر ئیزنت دەن لە بۆ ژۆرێ. باشە هەستە سەفینم بۆ بانکە. سەفینت لە چێ؟ هەستە مناقەشە بە هەستە سەفینم بۆ بانکە بۆ ئەوە ئیشی من نییە بێ زەحمەت ئەو ئیشم نییە وشی دیکە. خۆیات چی دەبێت کاک؟ شوێنی کاک سەفین ئەحواڵت کاک سەفین جان من لە دوێنێ چاوەڕێی تەلەفۆن تۆ بۆ تەلەفۆنم بۆ ناکەی؟ دەزانی تۆ کابرایەکی زۆر سەیری. کاک سەفین بە قوربانت بم من یەک تەکلیفێکم لە تۆ کرد. ئەدی ئەمن بە خۆم پێم نەگوتی تەلەفۆنت بۆ دەکەم. ئێنەت کردو تا ئێستا. دەزانی کابرایەکی زۆر بێسەبر و تەحەممولی. من لە دوێنەوە چاوەڕێی تۆ. بڕۆ دەری. پێت دەڵێم بڕۆ دەری. قەت واستا لێنان. باشی هێوی جان. باشم تۆ چۆنی؟ باش نیم هێوی. بۆ؟ هۆشم دەستی بڕیم. قەرار بوو بێتە داوام. کەچی 2 ڕۆژە جوابیشم نایەتەوە. بەڕاستە؟ بڵێ. بێهۆشەم کەسێکی زۆر ڕێک و پێکە باوەڕ ناکەم ئەوە نەخراب بێ. هێوی جان ئێستا دنیاکە خراپ گۆڕەوە. هەرچێ باش بێ لەگەڵت لە ناکاوە گۆڕێت. ئەزانین 2 ڕۆژە من ژیانم تێک چووە. ئینشەڵڵا خۆی گەورە ئارامت دەکاتەوە. دەی منە بێ بڕۆم گیانەکەم کاتێکی تر قساکەینەوە. باشە گیانە باش. سەلام لە ماڵەوەتەم بکە. باشە خۆ حافز. فەضلە. هەنارخان ئەو وەسڵەکانە ئەوروپیان سایرشمان ڕەوانی بازار کردووە. هەنارخان بورە مشکم ڕۆیشت بوو. ئەو وەسڵەکانە ئەوروپیان سایرشمان ڕەوانی بازار کردوانی بەخۆش ببین. هەنارخان مەسەلە چی گرنگەیە؟ چ مەسەلە؟ دەتوانی ئێوارە داوەتی من بی؟ سەبارەت بە چ شتێکی؟ کەچین بۆت باز دەکەم. بە خۆشحاڵیەوە. باشە بە یارمەتیت.